السلام عليكم ورحمة الله وبركاته. وصلاتان لبقتابياني خوشويز من مامۆستا بارزان دۆڵە بکرێم پسپۆری زمانی عربی لە پەیمانگە ناوازەکەی کوردستان پەیمانگەی ئەوراسیا. گەیشتینەوانەی دووەم لە بەشی یەکەم بابەتی ئەدەبی لە تەواوی منهەجی پۆلی 12 بابەتەکە کە ساڵانە پرسیارێک تاوەکو دوو پرسیاری لێ دێتەوە، ئەویش بابەتی نەشیری حوڕیە. بەو هیوایان بتوانم شیکردنەوەکی باش لەبۆ بابەتەکەی بکەم و تەواوی زانیاریەکان کە پێویستن لە لای جەنابەتبی ئاماژەی پێ بکەم. وانەی یەکەممان لە بابەتە ئەدەبیەکان بابەتی نەشیری حوڕیەیە. ئەمە عادەتەن بەر لەوەی بچینە ناو منهەجی، بەر لەوەی بچینە ناو هەر بابەتەکی ئەدەبی دەمەوێت لە ڕێگای ناونیشانەکەەوە چەند شتێکت پێ بڵێم لۆی بابەتەکەت لەلا ئاسان بی. کاتێک دێین باسی نەشیری حوڕیەی دەکەین، جارێ یەکەم شت ئەمە ناونیشانەکەی بە کەلیمەی نەشید دەناسینەوە. لە ناو منهەجی دوو جار ئاماژە بە کەلیمەی نەشید کرایە، جارێک ئەوها نەشید بە مفرەد، جارێکیش جەمع کرایە پێی گوترایە ئەناشید، یەکە لە بەرهەمەکانی معروفی ڕووسافی. ئەگەر ئەوها بەو شێوازەی هاتە پێشت وشەی نەشید بیکە نیشانە، ڕاستە و خۆ چەند ئاراستە چی لە لای خۆت دروستکە. دەتوانین لە ڕێگای ناونیشانەکەەوە چەندین پرسیاری جواب دەینەوە. بۆ نمونە یەک لەو پرسیارانە بابەتی نەشیدی حوڕیە ئەگەر لە بۆ تاتەوە لە ڕووی شکلەوە سەر بە چییە؟ سەر بە کامە مەذهەبیە؟ دەلالەتی قەسیدەکەی چییە؟ ئوسلوبی شاعیرەکەی لەناو ئەو قەسیدەیەی چییە؟ و هەروەها ئوسلوبی قەسیدەکەی چییە؟ ئەوە هەموو گرنگترین ئەو پرسیارانەیە کە پێویستە ئەتوو لەسەر قەسیدەکەی بیزانی. ئەگەر بین جوابی پرسیاری یەکەم بدەینەوە لە ڕووی شکلەوە، بابەجیان ئەگەر نەسەک هاتە پێشت ڕستەی درێژ بوو ئەوە پێی دەگوترێ نەثر. بەڵام ئەگەر ڕستەی کورد بوو یاخود ئەوها دوولا بوو ئەوە پێی دەگوترێ شیعر. بەڵام ئاگادار بە ئەوەیان شیعری حوڕە ئەگەر یەکلا بوو ئەوە شیان پێی دەگوترێ عەمودی ئەگە شیعری دوولا بوو. هەرچەندە لە کۆتاوانەی بابەتەکانی پێشەکی ئاماژەم پێکردێ بەڵام بەبیرم هینایەوە. لۆی ئەگەر تەمەشا بکەی لە ڕووی شکلەوە یەک لایە، ئایا ڕستەی درێژە نەخێر کەواتە نەثر نییە. و هەروەها لە ڕووی شیعریشەوە شیعری دوولانیە کەواتە عەمودیش نییە، لۆیە دەبتە حوڕ کەواتە لە ڕووی شکلەوە دەبتە شیعری حوڕ، هۆنراوەی ئازاد. سەر بچمە دەبەچێ ئەگەر تەماشای عینوانەکەی بکەی وشەی حوڕیەی تێدایە، داوای ئازادی دەکەن. ئەمە گوتمانێک لە خەسایسەکانی ڕۆمانسی ئەوەیە کە ڕۆمانسیەکان داوای ئازادی دەکەن. لۆیە لە ڕووی مەذهەبەوە دەبتە مەذهەبی ڕۆمانسی. عادەتەن ڕۆمانسی شیعری لە یەک کەسی دەنووسن، ئاراستە یەک کەسی دەکرێت، یەک بابەت شت لۆ باز دەکات. لۆیە لە ڕووی دەلالەتەوە ئەمە گوتمان ئەگەر لە یەکەم هەتا ئاخیر یەک مەوزوعی باز بکە لە ڕووی دەلالەتەوە پێی دەگوترێ متەماسیک، واتە یەک گرتوو. ئەو دوو پرسیارە جیاوازیان چییە؟ بابەجیان ئەوە ئوسلوبی قەسیدەیە، ئەوە ئوسلوبی شاعریە. ئوسلوبی قەسیدە مەبەستمان ئینشائی و خەبەریە، هەردووچی بەکارهینایە، ئاگادار بە. بەڵام ئەگەر لە پرسیاردا پێت بڵێ موهەیمین، ئوسلوبی موهەیمین واتە کامە ئوسلوب باڵادەستە، دەڵێن ئوسلوبی خەبەری، چکە یەک نیشانەی ئینشائی تێدا زیاتر ڕستەکانی خەبەریە. ئەگە گوتی چ ئوسلوبەش تێدایە دەڵێن ئینشائی و خەبەری. ئەگە گوتی ئوسلوبی موهەیمین دەڵێن خەبەری، چکە خەبەریەکەی زاڵترە. ئەدی ئوسلوبی شاعر چییە؟ ئاگادار بە چەند شاعرێکمان هەیە لە ناو منهەجی هەر یەکە و شێوازێکیان هەبوو. بۆ نمونە معروفی ڕووسافی ئوسلوبی تەهەکومی واتە گاڵتەجاری بەکارهینایە. بۆ نمونە زوهێر بن نەبی سولما مەرجی بەکارهینایە شەڕ. ئەدی صاحبی ئەو قەسیدەیە کە ئێستا ناوەکەی ئاماژە پێ دەکەم چ ئوسلوبەکی بەکارهینایە دەڵێ ئوسلوبی ڕەمز، شێوازی ڕەمزی بەکارهینایە. پرسیارێکی تر دەیکەینە پرسیاری شەشەم. ئەگەر گوتمان صاحبی ئەو قەسیدەیە چییە؟ دەڵێ شیلی. ئاگادار بە دەڵێن چ؟ شیلی، خاوەنەکەی ناوی شیلیە. ئەمن قەسیدەکەم هێشتا نەخینتەوە بابەجان، تەنها لە ڕێگای ناونیشانەکەیەوە 6 پرسیارم بە جەنابەت گوت. با بزانین قەسیدەی نەشیدی حوڕیە ئاماژە بە چ دەکا و باز لە چ دەکا. شاعر لە دێری یەکەم دەڵێ ئین البەرق لا يتسع إلا من سحابة واحدة. بەدڵنیاییەوە کاتێک پەڵە هەور، کاتێک بروسک دێتە دەرێ لە یەک پەڵە هەور دێتە دەرێ. ئەها باسی چ دەکا؟ باسی واحد دەکا. إلا أنه يضيء آلاف الجزر في كل مكان. بەڵام بە هەزارها دوورگە و شوێن لە هەموو شوێنەکان ڕووناک دەکاتەوە. وشەی کولی بەکارهینایە کە بە مانای هەموو دێ. والزلازل لا تدرك إلا بلدا واحدا.
کاتێک بوومە لەرزە ڕوودەدا لە یەک شوێن ڕوودەدا دیسان باسی یەکی کرد ولكن هديرها المزمجرة في جوف الأرض يهز كل البلاد بەڵام ژاوەژا و گرمەکە و دەنگە بەرزەکەی لە ناو ناخی زەوی هەموو وڵاتان دەهەژێنی دیسان وشەی کولەی بەکارهێنایە کە بەمانای هەموو دێ سیر کە چاوەکەم ئاماژە بەشتە چی بکەین لە چاردێڕی یەکەم لەو چاردێڕەی شاعیر باسی طەبیعە دەکا باسی دوو ڕووداوی سروشتی دەکا ئەمە گوتمان ڕۆمانسیەکان لە شار دەژین شار بەجی دێڵم پەنا دەبەنە بەر سروشت کەواتە دەبی وشەی سروشتی تێدابی لێ چەند وشەی سروشتیمان هەیە دوو ئەلبەرق واتە بروسک ئەزەلازیل واتە بوومە لەرزەکان کەواتە چەند ڕووداوی سروشتیم هەیە بابرێن زیلزال و بروسک هەردووچیان دەرچوونەکەیان لە چەندە واحد ئەمە نەمان گوت ڕۆمانسیەکان باز لە یەکی دەکەن کەواتە ئەها واحد واحد دواتر گوتمان ڕۆمانسیەکان مێشەچی دەکەن ئەگا مێشەکە هەم مۆزوعەکەی گەورە دەکەن لە یەکی دەستی پێکرد چووە هەمووی گەورەی کرد زۆر باش چەند شتێکی گرنگ لە ناو ئەو بەیتانە کە پێویستە بیزانی ئەمە باسمان کردیە ئینە تەوکیدە لە بۆ تەوکیدە چی حرفی بەکاردێ ئاگادار بە و هەروەها باسمان کرد گوتمان ئیلا ئەنە لە بۆ نەمەتی بورهانی بەکاردێ ئاگادار بە ئەداتە چی تەعارضە ئەداتە چی تەعارضە هەروەها بە هەمان شێوە لاکینیش ئەداتە چی تەعارضە ئاگادار بە کە ئەوانە دەکرێت ئیستیفادەی لێ بکەیت هەروەها وشەی مزەمجیر ئەگە بە میمی ضەممەدار دەست پێ بکە و پێش کۆتاییەکەی کەسڕەبی پێی دەگوترێت ئیسمی فاعیل ئەوە لە بەشی دووەم دەیخینین ئاگادار بە زۆر باش کاتە چاردێڕی یەکەم باسی دیمەنەکی سروشتی دەکە ئەو چەند وردەکاری تێدا گرینگە باش با بزانین لە پێنج دێڕەکەی تر چ دەڵێ دەڵێ وأنت أيتها الحرية توش أي آزادي وهجك أخطف من البرق خيراي تيشككد لخيراي بروسك خيراترا كواتا آقادار با أليرا قناغة چينوه دستي بيكت كبيدا قوتري مقارنة واتا براورد لزماني إنجليزي دارين comparative براورد كردت أليرا آزادي براورد كرد لقل چي البرق لقل بروسي وخطوك أسرع من دبيب الزلزال شوێن پێیەکانت زۆر لە بوومە لەرزە خێراتر بڵاو دەبنەوە کەواتە دووەم شت کە بەراوردی دەکا لەگەڵ چێ بەراوردی دەکا لەگەڵ زلزال لەگەڵ بوومە لەرزە ئەوە ئەمە خەریکی شڕحکردن و خەریکی ڕکۆردکردنی بابەتەکەین محەممەدی کامیرەمان لە بەرامبەرمان دانیشتە خەریکی خواردنیە دەیەوێت ئەمن لە بە شەرحەکەی ئاگام لە خواردنەکەی نەمینێ بەڵام ئاگام لە خواردنەکەی هەر هەیە هەرچ بخواتن دوای حەق و حیسابی لەگە دەکەم ئەنگۆش شایاد بن عافیتت بیبرام بەس دوای پارەی ئەوانت پێ حساب دەکەم ئینشاءالله با بگەڕێنەوە ناو دەرسەکەی کەواتە دووەم شت بەراوردی کرد لەگەڵ چێ بەراوردی کرد لەگەڵ زیلزالی لەگە بوومە لەرزێ دەڵێ وئینە غەضەبەکی لەیەعسوفە بغەضبەتی البەحر دەڵێ تووڕەبوونی ئازادی لە تووڕەبوونی دەریاکان بەهێزترە کەواتە سێم شت لەگەڵ چێی بەراورد کرد لەگەڵ دەریاکان وانفجارك تهون معه البراكين تقينوت لتقينوي بركان كان بهسترا كواتا او جارة لقل شي براورد خد لقل بركان كان وضوءك يخبو معه كل ضوء روناتشيكت او انده بهيزا كاتك روناتشيكاني تر بديار دكون خوي عند الشارنو ولا تاو روناتشيكيتو اي ازادي كواتا روناتشي ازادي بهسترا لوه براوردي دكا لقل روناتشي كواتا مقارني ازادي ما كد لو بينز ديري لەگەڵ ئەو پێنج شتێک زۆر گرنگە ئاگادار بە چەند وردەکاریەک یەکەم شت ئەنتی ضەمیرەکی مخاطبە کی ئەوانەش ضەمیری مخاطبن ئێمە گوتمان ضەمیری وەکو ضەمیر غائبمان هەیە وەکو ضەمیر مخاطبیشمان هەیە ضميري مخاطب لبو خطابي مباشر بكاردي بلام غائب لبو غير مباشر بكاردي ايتو تمشي اورستانك سيتي دا بكارات ضميري مخاطب كواتا اورستانا هر هميان خطابي مباشر وهروها ليركو انا تسبكار هاتي إنا ما قلت من إنا تسي التوكيد شي حرفي لو اقداري اور دكاريانا بد دكري برسياري لبتو وهروها اقداري وشي اخطفو اسرعو هر وشك بهمزة دست پێ بکە کۆتاییەکەی
ضەممە بی ئەمە خیندیتمان لە ناومەنهەجی واتە لەسەر وەزنی ئەفعەلووی بی ئەوە پێی دەگوترێ ئیسمی تەفضیل کەواتە ئاگادار بە ئەو دوو وشەیە دەبنە ئیسمی تەفضیل لە بەشی سێم ئیشت پێ ئاگادار بە. زۆر باش دەچینە پەڕەکەی تر با بزانین لە تاواکەری قەسیدەکەی شاعیر دەڵێ وەکەما ينبعث ضوء الشمس بين الأمواج والجبال من خلال الضباب والعواصف الهوجاء دەڵێ چۆن تیشتی خۆل کاتێک دێتە دەرێ شەپۆلەکان دەبڕی چیاکان دەبڕی تەمومژەکان دەبڕی گەردەلوولەکان دەبڕی بەس دۆی بگاتە سەر زەوی مەبەستی ئەوەیە با لە وڵاتەکە دزی گەندەڵی خراپەکاری بێکاری چەوسانەوە هەر هەبی ڕۆژێک داتی ئازادی هە بڵاو دەبتەوە چەندەها نمونەمان هەیە تبعثين فجرك أو فجرك من روح إلى روح أي آزادي تو أجر لدايق ببي لجيانك ولا دايق دبي لو جيانا شتر ومن أمة إلى أمة لنتويك وبنتويك شتر أقاداري أودو دي ريبة أو صال خلي كم هاتبوا بوشي فجرك بينا سوا أقادار بأو الناس سينوي أودو دي ريبة أودو دي ريبة أقلبوت هاتوا دلالة كيتية ياخد عنوان كيتية دلي انتقال الحرية باسی گواستنەوەی ئازادی دەکە ئەگەرەکی تر ئەو دوو دێرە باسی قۆناغی گواستنەوەی ئازادی دەکە قۆناغ بە چەند قۆناغ دەگوازرێتەوە دوو قۆناغی یەکەم ڕوح لە بۆ ڕوح پاتال یەک لۆ یەک قۆناغی دووەم نەتەوە لۆ نەتەوە گەل بۆ گەل ئاگادار بە ڕیزبەندیە پاشا و پێش ناکرێت ئەگەر گوتبووی ڕوح إلى أمة یا أمة إلى روح غەڵەتە دەبی بڵێ ڕۆح إلى ڕۆح ئەو جە ئومە إلى ئومە ناکرێت پاشا پێش بکە باش لتختفي أشباح الظلام کاتێک ئازادی لەدایک دەبی ستەمکاری و تارمایی تاریکی لە ناو دەچی في نور الفجر الجديد ڕۆژێکی نوێ لەدایک دەبی فلا عبيد هناك ولا طغاة نەستەمکاری دەمینێ نە کۆیلایەتیش دەمینێ ئاگادار بە ئەو سێ دێڕەی کۆتایی باسی چ دەکات نەتیجە ئەنجامی دەرچوونی ئازادی ئەنجامی بڵاوبوونەوەی ئازادی سێشتە یەکەم تختفي أشباح الظلام ستەمکاری لە ناو دەچی دوو لا عبیدە کۆیلایەتی نامینێ سێ لا طغات ستەمکاریش نامینێ ئاگادار زۆر باش دێینە سە ژیاننامەی بیرسی شیلی خاوەنی قەسیدەکەی بزانین ستەرێ خاوەنی ئەو قەسیدەی بیرسی شیلیە دەتوانین بڵێین شیلی یەکەم شت شیلی شاعیرە دووەم سەر بە مەذهەبی ڕۆمانسیە سێەم خەڵکی وڵاتی ئینگلیزە چارەم وەکو کەسایەتی متەفائیلە ئاگادار بە گەشبینە لە ناو قەسیدەکەی پێنجەم لە خێزانێک لەدایک بووە کە ئاغا بووینە دەرەبەک بووینە ولیدە لەدایک بووە في 1992 ساڵی 1792 میلادی چاوە گەشەکانی بە دنیاوە هێناوە دەتوانی بڵێ 1792 میلادی توفیە مردیە لە ساڵی 1822 دەتوانین بڵێن 1822 لە کۆر دنیا بوویتەوە کەواتە تەمەنی چەند ساڵ بووە تەمەنی 30 ساڵ بووە ئاگادار بە لێ ئەگەلۆت هاتۆ گوتی شاعر ڕۆمانسیون ماتە شابن شاعیرەکی ڕۆمانسیمان هەیە بە گەنجی مردیە مادەم گوتی ڕۆمانسی گەنجی یەکسەر شیلی هەڵبژێرە چکە تەمەنی 30 ساڵ بوو بەڵام کەیفە ماتە چۆن مردیە ئاگادار بە گرینگە غەریقەن بە خنکان سێ شاعیرمان هەیە لە ناو مەنهەجی ئاماژە بە چۆنیەتی مردنەکەیان کرایە متەنەبی قوتیلە کوژرایە و هەروەها جەمیل بن معمەر مەریضە نەخۆش کەوت ئەو جەمرد ئەمما شیلی غەریقە خنکە وهروەها ئەبدەعە لێهاتووی بە دیار کرد لە تەمەنی چەندی 20 واتە لە تەمەنی 20 ساڵی دەستی بە نووسینی شعر کرد ئاگادار بە تاکە شاعیرە لە مەنهەجی ئەو ڕستەیلۆ بەکار هاتبی ئەگەر گوتی شاعر ئەبدەع في 20 شاعرێکمان هەیە لە 20 ساڵی دەستی بە نووسینی شعر کردیە یەکسەر شیلی دەگرتەوە زۆر باش نووسرا خەسائس و مەیزات ئاگادار بە یعنی VIP تایبەتمەندیەکانی ئەو کابرایە چییە یەکەم ئەلفاظه بەسیطە وشەکانی سادە و ساکار بووینە ثانيا سهلة ئاسان بووە ثالثا موسیقیە قافیەدار بووە بە ئاواز بووە ئەوە سیفاتەکانی کاکە شیلی
قەسیدەی نەشیدی حوڕیە هالەکن عنوانەکەی چەند شتێکم لۆ نووسی بە فکرت دەینەوە. قەسیدەی نەشیدی حوڕیە ئەگە گوتی سەر بە چ مەذهەبە چیە دەڵێن ڕۆمانسی. گوتی دەلالەتەکەی چیە گوتمان متەماسک لە بەرەوەی ئاڕاستەی یەک کەسی کرایە. شکلی قەسیدەکەی گوتمان حوڕلۆ چکە یەکلا بوو. ئوسلوبی قەسیدەکەی چیە ئینشائی و خەبەری بەڵام کامەی زاڵە خەبەریەکەی. قەسیدەی نەشیدی حوڕیە لە چ کتێبەکی وەرگیرە لە کتێبی نەزعەی ڕۆمانتیکی ئەوە ناوی کتێبەکەیە کە خاوەنی ئەو کتێبەی چێە دکتۆر حلمی مەرزوقە ئاگادار بە گرینگە دەکرێت پرسیاری لێ بێتەوە. لە تەواوی منهەجی لە تەنها دوو شوێنی ئەمە ئاماژەمان بەوەی کردیە کەلیمە. کەلیمە بە دوو ئاراستە بەکاردێ ئیجابی واتە لایەنی ئەرێنی پۆزەتیڤ و هەروەها سلبی واتە نەرێنی نێگەتیڤ. ئەوجا لە ڕاهێنانی یەکەمی حکمەکانی زوهێر بن سولمای لە ڕاهێنان پێشەوەی بگەیە ناو ڕاهێنانی لە ژیاننامەی شیلی زۆر گرنگە احتیمامی پێ بدە. ئەو شانەی کە لەو قەسیدەی وشەی ئەرێنینە ئازادی، بروسک، ڕووناچی، خۆر، ڕووناچی بەیانی مانای ئەرێنی بوون دەگەینن. ئەمما ئەوانەی کە سلبینە نەرێنی دەنجی بەرز، ژاوەژاو، تووڕەیی، تەقینەوە، بورکان، تەم، گەردەلوول، تارمایی، کۆیلایەتی، ستەمکاری. ئەوانە وشەی نەرێنینە ئەوانە وشەی ئەرێنینە. گوتی إحدى الكلمات الآتية ذات معنى إيجابي كامل وشاني خوارو إيجابي دەکرێت سێ دانەی لەوانت داتە برێ کۆل ماوەڵە صح دەکرێت دوو دانە دەکرێت یەک دانە لێ دەبی ئەو وشانە لەبەرکی ئەوە ژیان نامەکەی. بەر لەوەی بچێ ناو ڕاهێنانەکان ئاگادار بە معانی الكلماتمان هەیە سەرجەمی داخیلە سەحابە واتە غەیمە پەڵە هەور جەزیرە وەکو پێناسە سوودی لێ بدینە مەساحەة یابسە تحیط بها المياه پارچەیەکە لە وشکانی دەورەدراوە بە ئاو دەڵێن دوورگە. زلزال هزة أرضية واتە جوڵەی زەوی بوومەلەرزە هەدیر واتە سەوت العالی دەنجی بەرز مزەمجیر واتە ژاوەژاو دەنگەدەنگ الذي يكثر من الصياح والصخب. جەوف دوو معنای هەیە هەردووچی هاتەوە لە وزاری باڵتین و داخل واتە ناوەوە. هەوجا واتە باەکی بەهێز ڕەشەبە. ئەشباح واتە تارمایی شخص غير مرئي. وهج واتە وەمیڵ تیشک تریسکە. بەرق ڕعد هەردووچیان بە مانای چ دێ نور يلمع في السماء واتە بریسکەیەک لە ئاسمان. زۆر باش. ئەمە بەنسبەت مرادفات ڕاستە نووسرا لە بۆ زانیاری بەڵام ئەمن چەند وشەک هەیە لە بۆ دەستنیشان دەکەم پێم باشە بیزانی. وشەی هەوجا چونکە لە وزاری هاتیتەوە پێشتر و هەروەها وشەی وەهج ئەو دوای بزانە. مضادات واتە ئەوانەی کە دژیەکن ئەوەی کە پێویستە بیزانی ئەوەی کە پێویستە بیزانی سرعە لە وزاری هاتیتەوە و هەروەها وشەی غەضەب ئەوانە پێویستە بزانی. ئەمما بەنسبەت جموعی کە ئەو سار هەرایەکی گەورەی دروست کرد زۆر لە مامۆستایەکان دەیانگوت هەو نییە و نازانم چ و چ و دواتریش پرسیاری لێ هاتەوە و بەنسبەت جموعەکان بیزانن. بەڕاکین دەبتە بورکان جزۆر دەبتە جەزیرە جیبال دەبتە جەبل عواصف دەبتە عاصفە زۆر بێ زۆری وشەکانیش دەزانی ڕۆژانە جێت لێ بووە خیندیتت ئەو چەند ساڵی ڕابردوو دەبی بیزانی یعنی لەبەریکە. ئەمما ڕموز ئاگادار بە ئەگەر لە پرسیاری گوتی یۆرمەز گوتی تۆرمەز گوتی ڕەمز گوتی ڕەمزوها خۆت فلیم مەکە هەر یەک شتە هەر هەماشتە یەک شتە هەر هەموو یەک شتە کۆد لە ناو منهەجی ڕەمز دوو کەس بەکاریان هینە شیلی و هەروەها ئیلیە. ئەو دووەشیان هەردووچیان ڕۆمانسینە کەواتە ڕەمز تایبەتە بە کامە مەزهەبی بە مەزهەبی ڕۆمانسی هەموو ساڵش پرسیاری لێ دێتەوە لێ دەرێن لە 100 دێتەوە لە 100 پرسیاری لێ دێتەوە ئاگادار بە ئەو ساڵیش پرسیاری لێ هاتەوە لە تەمیدی لە خولی یەکەم لە خولی دووە. بۆ نمونە شەمس ڕەمزە لە بۆ چ ڕخۆر ڕەمزە لە بۆ چ دەڵێن ئەلحوڕیە ئازادی دەشکرێ بێتەوە برێ ئازادی ڕەمزی چ بوو دەڵێ شەمس بۆ ئەو شەمس واتە شۆڕشی ئازادی. زیلزال و بەڕاکین واتە شۆڕش بە تەنها
عواصف الهوجاء واتاستمكاران الضباب والعواصف الهوجاء واتات سوسانه وأوصل لخولي كم هاتبو أو يدابو داوي ويدك فجروكي واتا گەشتبینی ئاگادار بە ئاراستەی پێچەوانەش دەبی بیزانی دەکرێت ڕەمزەکەت بداتێ داوای وشەکەت لێ بکە ڕجان ئاگادار بۆ احتیمامی پێ بدە دەچێن ڕاهێنانەکان ڕاهێنانی یەکەم 4 جار لە وزاری هاتیتەوە 4 جار هاتیتەوە کۆدی پرسیاری دەرێ ئەستەمیع إلى النص مرتين ثم أحدد فكرته الرئيسة نصەکەی بەگشتی دەخینمەوە فکرە ڕئیسیەکەی دەستنیشان دەکەم ئەوە کۆدی پرسیاریە فكرته الرئيسة ئەگەر گوتی فکرەی ڕئیسی بابەتی نەشیدی حڕیە چییە ئەو قەسیدەی باسی چی دەکرد مامۆستا باسی ئازادی دەکرد ئازادی خێرا بڵاو دەبتەوە یان هێواش مامۆستا دەیگوت لە بروس چی خێراتری کەواتە وەڵامەکەمان دەبتە چ سرعة انتقال ثورة الحرية ئاگاداری وشەی سرعە بە خێرایی بڵاوبوونەوەی ئازادی سرعە لە ناو ڕاهێنانەکان 2 جار ئاماژەی پێکرایە لە بابەتی مەسا لە بابەتی نەشیدی حڕیە لە بابەتی مەسا دەلالەتی تەشبیهیە بگەینەوەی ئاماژەی پێ دەکەین ئە لێرە فکرەی ڕئیسیە لێ ئاگادار بە باسی خێرایی بڵاوبوونەوەی ئازادی دەکەن دەبی ئەو شەیەی لەگەر بی پرسیاری دووەم دەڵێ ئەستەمیع إلى الأسطر الأربعة الأول ثم أنجز ما يأتي أو 4 دێڕەی بدايات دەخینمەوە دواتر ئەوانە دەستنیشان دەکەم ألف أسجل ما له علاقة بحاسة البصر وحاسة السمع وتأوشان دياري دكم كبيونديان بهستي بينينو هستي بيستنها بابا جان أو نسرايا حاسة زوربي صالة كان برسيالي لهاتو لو بابتي زورترين زا برسيالي لو راهناني هاتو ضلي أوشان دياري دكم كوا هستن وكو حاسة مروف دو حاسي هي حاسي داخلي حاسي خارجي واتە هەستە دەرەچیەکان و ناوەچیەکان هەستە ناوەچیەکان مەبەستیدا دڵە هەستە دەرەچیەکان 5 هەستەکەی دەگرتەوە 5 هەستەکە چییە؟ سەمع بیستن بەسەر بینین ذەوق تامکردن لەمس دەستلێدان شەم بۆنکردن کاتێک لە پرسیاری وزاری پرسیار دێتە پێشت لەسەر حاسەی ئەگەر باسی دڵی کرد یەکسەر زەربی لێدا چونکە حاسەی دڵمان نییە لێرە ئەگەر باسی ئەو 5 هەستەشی کرد ذەوقمان نییە لەمسمان نییە شەمیشمان نییە یان بەسەرە یان سەمع لەو دوی تێپەڕ ناکە ئەو شانەی کە لە ناو ئەو 4 دێڕەی کە لە بۆ بەسەر بەکارهاتینە پێک هاتوونە لە بەرق بروسک بە چاو دەدەیترێ سەحابە واتە هەور بە چاو دەدەیترێ یوضیء واتە ڕووناچی بە چاو دەدەیترێ جزر واتە دوورگە بە چاو دەدەیترێ مەکان ینی شوێن بە چاو دەدەیترێ بەلەد واتە وڵات بە چاو دەدەیترێ ئەڕض واتە زەوی بە چاو دەدەیترێ بیلاد واتە وڵاتەکان بە چاو دەدەیترێ کەواتە ئەو هەژد و شێم هەیە کەوا بیبینم لەو 4 دێڕێ ئەمما هەدیر واتە دەنجی بەرز موزەمگیریش واتە ژاوەژاو و دەنگە دەنجی گەورە کەواتە لە بۆ سەمعی بەکاردێ ئاگادار بە ئەو ڕاهێنانە لە 180 وەکو خۆی دێتەوە یعنی ئەو شانە وەکو خۆی لە بکە دەکرێت ئەولا کرد لەگە بکە بۆ نمونە وشەکە ئیسمە بیکاتە فعل بیکاتە ئیسم شکلی وشەکەی بە ئاستەم دەستکاریکەم شۆژ مەبە ستا هەدیر و موزەمگیر وەکو خۆیتی بەڵام بەرق لەوانەیە بیکاتە بەریق مشۆژ مەبە هەماشتە سەحابە لە وزاری هاتیتەوە کردیتە سوحب یوضیء 3 جار هاتەوە جارێک گۆتیتی ضەوء جارێک گۆتیتی ضیا جارێک گۆتی یوضیء جزر دەکرێت بێتەوە ببتە جەزیرە مەکان دەکرێت ببتە ئەماکین بەلەد دەکرێت ببتە بیلاد هاوتە جەمعەکی ئەڕض دەکرێت ببتە ئەراضی ئەهەم ئەوەیە وشەکان ئەگە بژگۆڕی شکلی وشەکەی دەستکاری بکە مشۆش مەبە هەر هەمان وڵامی هەیە مامۆستا تو دەرەی لە 180 ئەی 120ەکەیت کەی چییە ئەوانێ هەستایمە لە ناو منهەجی لە ناو نەسەکانی ناو منهەجی چەند وشەمان هەیە لە بۆ بیستن چەند وشەمان هەیە لە بۆ بینین لە بۆتم نووسین دەکرێت ئەو وشانە سوودی لێ بدینی ئەمن نارێن بڕۆ لە بەریکە دەڵێم 2-3 جار بیخینەوە هەر وشەکان بناسەوە ئەوە لە 120ەکەیت کێ ئاگادار بوو کە لە خولی یەکەمی ئەو ساڵ پرسیاری لێ هاتبووە ئەوەندە وشەیەشم هەیە کەوا بدیترێ ئەو شانێک ئەو ساڵ لە خولی یەکەم هاتبووە لە کەوکەبی پرسیار هاتبووە لە ئەزهاری پرسیار هاتبووە
دواترش پرسیارەکە دێتە پێش چاومان و حەلی دەکەین کەواتە ئەو شانە ئەگە بزانی خراپ نییە لێ نووسی تشمان گرینگە VIP باش راهێنانی دواتر دەڵێ أحدد الفكرة التي أراد الشاعر التعبير عنها من خلال البرق والزلزال بیر و بۆچوونی شاعیر چییە کاتێک ئاماژەی بە بەرق و زیلزال کردێ باشان بە بیرە خۆمان دێنمەوە بەرق بروسک لە چەند هەوری دەهاتە دەرێ یەک ئەی بوومەلەرزە لە چەند شوێنی دەهاتە دەرێ یەک ئەی شۆڕشی ئازاری لە چەندی دەستی پێ دەکرد ماوەست ئەویش لە یەک کەواتە ئەگە باسی شۆڕشی ئازاری کرا دەڵێن تەنتەلیق من بەلد واحد لە یەک شوێن دەردەچی بەڵام دواتر چی دەگۆت دەگۆت لە یەک پەڵە هەوری بروسکی دێتە دەرێ بەڵام بە هەزارها دوورگەی ڕووناک دەکات بوومەلەرزە لە یەک شوێنی دێتە دەرێ بەڵام هەموو دنیای دەهەژێنی ئازادی لە جیانێک لەدایک دەبێت وایە لە بۆ هەموو نەتەوەکان دەگوازرێتەوە کەواتە ئەگەر باسی کاریگەری شۆڕشی ئازادی کرد دەڵێ ينتقل بسرعة إلى سائر البلدان زۆر بە خێرایی لە بۆ هەموو وڵاتان دەگوازرێتەوە کەواتە شۆڕشی ئازادی لە یەک دەردەچی کاریگەری شۆڕشی ئازادی لە بۆ هەموو وڵاتانە وشەی سائر دەکرێت بیگۆڕی دەبتە کل دەکرێتە جەمیع هیچ مشکلەی نیە یەک معنایە واتە هەموو سرعة إلى كل البلدان سرعة إلى جميع البلدان سرعة إلى سائر البلدان يكشف كواتا برق ليتشيا زلزال ليتشيا آزاديش ليتشي دردتي حرسيتشي باش ضلي أستمع إلى الأسطر الخامس والسادس والسابع والثامن والتاسع ألف أستخرج كلمة تدل على التشخيص أقا داربة تشخيص بابەتەکی بەلاغەیە لە پێشەچی باسمان کرد کەوا سەربەچیە بە سووەڕی بەیانە بەیانی واتە خەیاڵ چکەمە گوتمان لە بەلاغی 6 مەوزوعمان هەیە تەشبیه جیناس طیباق تەوازی مقابلە تشخیص ئەو پێ 6 بابەتە دابش دەبنە سەر دوو کۆمەڵی تەشبیه و تەشخیص دەبنە خەیاڵ چارەکەیت کە دەبنم بەدیع لێ تەشخیص سەر بە بەیانە سەر بە خەیاڵە دەڵێ و شەکم لۆ دەربینە کە تەشخیص بی ئاگادار بە ئەو دیڕە زیاتر لە چەندین پرسیاری لێ دروست دەبی ئەو پرسیارەکانم لۆ نووسە احتیمامی پێ بدە جارە یەکەم شت ئەو دێڕەی بەچ دەناسمەوە وشەی غەضەب غەضەب دوو جار غەضەبی تێدایە برێ ڕستەی غەزەب غەزەب تووڕە تووڕە چکە غەضەب یانی تووڕە تووڕە ئاگادار بە تاکە ڕستەی لە تەواوی منهەجی بەو شێوازەی بی دەڵێ غەضەب غەضەب تاکە بابەتە تاکە بەیتەکە غەضەب غەضەبی تێدابی ئەو پرسیارانەی لێ دروست دەبی یەکەم چ بەلاغەت تێدایە دەڵێ تەشخیص تەشخیص چ بوو پێدانی سیفاتی ئینسانی بە غێری ئینسانی دەڵێ تووڕەیی ئازادی لە تووڕەبوونی دەریاکان بەهێزترە تووڕەبوون سیفاتی ئینسانیە بەڵام ئەوە دایتە ئازادی دایتە بەحری ئێوە دەبتە تەشخیص کەواتە بەلاغەکەی تەشخیص پرسیاری دووەم ئەگەر لە بۆت هاتەوە گوتی أعطي ياخذ قوتي صفة الإنسان في البيت لنا أورستيت صفاتك إنسان من هي ها قلت ما غضب توري دو زاري شاتيا كواتا صفاتك إنساني بريتيا لغضب توري في السيارة شتر أجا قوتي أعطي صفة الإنسان لمن باشا ما صفاتك إنسان من دوزيو تدري بوت التشخيص بلام صفاتك بتشدرع دلي توربوني آزادي لتوربوني دريا كان بهسترا كواتا تزارك دايتيا آزادي تزارك دايتيا بحري ها غضب البحر غضبك أو كيا ئاگادار بە لە بۆ ئازادی دەگەڕێتەوە دەڵێت تووڕەبوونی ئازادی لە تووڕەبوونی دەریاکان بەهێزترە کەواتە دایتیە دووشتی حڕیە و بەحر زۆر باش پرسیارەکی تر ئەگە گوتی لەناو ئەو ڕستەیە تەوکیدی تێدا ئەمە سێ جۆر تەوکیدمان هەبوو لەفظی معنەوی حرفی لەفظی بریتی بوو لەوەی دوو وشە وەکو یەک بن ها غەضەب وەکو یەک کەواتە تەوکیدی لەفظی تێدایە توكيد حرفي بريتي ولا إن أن لقد لامي بفتح لقل ناوي قد لقى ماضي تمشاكا النهاتيا كواتي توكيد حرفي شي تيدا زور باش اسلوبي رستكي هيد نشانتي الشرطي وإنشائي تيدانيا لو اسلوبي رستكي دبت خبري إن لقل ناوي دي لو دبت خبري شي اسمي أدي قد داوي خطابي كد بابا جان كي تيدا كي ضميرتي مخاطبة
ئەمە گوتمان ضەمیری مخاطب لە خیتابی مباشر بەکاردێ کەواتە ئەو هەموو پرسیارە بەس لەو دێرەی دروست دەبێت زۆر باش کەواتە سیفاتەکەی ئینسانی غەضەبە غەضەب الئینسان صفاتی ئینسانیە ئەو دایتیە چێ کی دایتیە ئازادی و هەروەها دایتیە بەحری دوو تەشخیصی تێدایە لە باتی یەکی تاکە ڕستەیە لە تەواوی منهەجی دوو تەشخیصی تێدایە ئەو ڕستەی بزانە بە غەزەب غەزەبی بیناسەوە زۆر باش دێنە ڕاهێنانە چیتر ئاگادار بە ضل أحدد الفكرة التي عبر عنها الشاعر من خلال هذه الأسطر الشعرية بابا جاي ضليم كودي برسياري وشي شبهه برسياري بوي بناسو لناو أو تنديري أما باس ما كد لديري بينزم ششم حفتم هشتم نويم شاعر هستا مقارنة شكل براورده شكل لنيوان آزادي وبروسك آزادي وبوملرزة آزادي وبركان آزادي وروناتشي لەگەڵ ئەوانە بەراوردی کرد گوتی ئەی ئازادی تیش کرد لە تیشی بوومەلەرزەکان خێراترە شوێن پێت لە شوێن پێی بوومەلەرزەکان خێراترە تەقینەوەت لە تەقینەوەی بورکانەکان بەهێزترە ڕووناچیەکەت لە ڕووناچیەکانی تر بەهێزترە کەواتە ئازادی بەراورد کرد لەگەڵ ئەو چەند شتێک یەکەم شت پرسیاری بە شەبەهەی دەناسیەوە کە لەناو هەڵبژاردنەکان تێیدایە ئەگەر ناوی ئازادی لەگەر بەرق و زیلزالی هات ئەوە ئەتوو ڕاستەوخۆ ئەسرع و ئینتیشارن و ئینتیقالەنی هەڵدەبژێری واتە ئازادی لە بەرق و زیلزالی خێراترە ئەگەر ناوی ئازادی لەگەر بورکانی هات ئەوە ثەورەتها ئەعنەفوی هەڵدەبژێری واتە تەقینەوەی ئازادی لە تەقینەوەی بورکانەکان بەهێزترە ئەگەر ناوی ئازادی لەگەڵ نوور و ضەوئی هات واتە ڕووناچی دەڵێ نوڕها ئەقوا ڕووناچیەکەی بەهێزترە کەواتە لێرە شاعر بەراوردی ئازادی کردیە لەگەڵ زیلزالی لە ڕووی خێراییەوە بەراوردی ئازادی کردێ لەگەڵ بڵکانی لە ڕووی تونند و تیژیەوە بەراوردی ئازادی کردێت لەگەڵ ڕووناچی لە ڕووی هێزەوە ئەوەیان خێراییە ئەوەیان توندیە ئەوەیان هێزە بەو شێوازەی بەراوردەکەی کردیە ئەو جە دەکرێت ئەو هابێتەوە دەشکرێت بەیتەکەت بداتێ بەیتەکەشت بداتێ ئەوتە ناوی ئازادی لەگە بەرقی ناوی ئازادی لەگە زیلزالی ناوی ئازادی لەگە بورکانی ناوی ئازادی لەگە ڕووناچی زۆر باش دەڵێ أستمع إلى أسطر السبعة الأخيرة ثم أنجز ما يأتي ألف إلى ما يرمز باسي رمزي دكا أمن بيش أو داخلي بابتكي بم رمزكانم لو شيكار كردي شش رمز بووە شەشم پێگوتی دێم لێرکوانە بە شێوازە چ قسەی دەکەم وشەی شەمس لە ناو منهەجی لە قەسیدەی مەساء هاتیە لە قەسیدەی نەشیدی حوڕیەش هاتیە وشەی حوڕیە لە قەسیدەی حوڕیە في سیاسە مستعمرین بەکار هاتیە معروف ڕووسافی وهروها لە قەسیدەی نەشیدی حوڕیەش بەکار هاتیە کەواتە ئەمن دەبی بە حەزەر بم ئەگەر باسی شەمس کرا لە قەسیدەی نەشیدی حوڕیە یان باسی ئازادی کرا لە قەسیدەی نەشیدی حوڕیە چۆن مامەڵە دەکەن دەڵێن ئەشەمس یەختەریق و ڕۆژ دەبڕیت چ دەبڕی دەڵێن ئەڵضەبابی وەلعەواصف واتە تەم و گەردەلوولەکان دەبڕی ئاگادار ئەشەمس یەختەریق دەبڕی چ دەبڕی ضەباب و عەواصف هذه حرية دكا الحرية ماذا تفعل تشق طريقها ريقا دروز دكا لبو تشندري ضلي الظلم وقهر الشعوب لبو شوينك استمو تسوسانوي تدابي استمو تسوسانو كواتا اقادار با روش يخترق ازادي تشق الطريق روش يخترق ضباب وعاصف ئازادی تشق الطريق إلى الظلم والاستعباد بەو شێوازەی بیخینە زۆر باش ما دلالة قول الشاعر ها پێم گوتی ئەو ساڵ لە خولی یەکەم هاتبووە ئەو دوو دێڕەی بە چ دەناسیەوە بە فەجرەکی ناسینەوە ئەگەری یەکەم لە بۆت بێتەوە بڵێ ئەو دێڕە عنوانەکەی چییە ئەوە ئەگەری یەکەم گوتمان ئەو دوو دێڕە باز لە چ دەکا انتقال الحرية گواستنەوەی ئازادی
دەگوازرێتەوە. ئەگەری دووەم ئەدی ئەگەر ئەو دوو دێڕەی داتوو گوتی ئەو دوو دێرە باسی ئینتیقالی ئازادی دەکات، گواستنەوەی ئازادی. بەڵام بە چەند قۆناغ دەڵێ مامۆستا دوو قۆناغە. قۆناغی یەکەم شەخص ئیلا شەخص، گیانێک بۆ گیانێک. قۆناغی دووەم نەتەوەیەک بۆ نەتەوەیەک. وە پێشم گوتم ڕیزبەندیە نەکەی پاشا و پێشکی، بە دوو قۆناغ دەگوازرێتەوە. کەواتە ئەگەر ئەوە دۆبێتەوە بە فەجرەکەی بیناسەوە، یان عینوانەکەی دێتەوە یان عینوانەکەت دەداتێ قۆناغەکانی دەوێت. دەکرێت ئەو وشانت لۆ بکاتە مرادف. شەخص دەرێ فەرد لۆ فەرد، یان ڕوح لە بۆ ڕوح، یان بەشەر لە بۆ بەشەر، یان ئینسان لە بۆ ئینسان. ئەگە ئەو های لێ کردبوو مشکلە نییە، هەموو یەک واتە. ئەوە دەکرێت بیکاتە قەوم لۆ قەوم، مجتەماع لە بۆ مجتەماع، شەعب لە بۆ شەعب. هیچ مشکلی تێدا نییە. بەڵام برێ فەرد لە بۆ قەومی غەڵەتە، یان برێ قەوم لە بۆ شەخصی غەڵەتە. دەبی ئیلا وەکو خۆی بی. وشەکان و هالە بەکە وەکو خۆی، شەخص وەکو یەکە، ئەمە وەکو یەک. قۆناغی یەکەم ئەوەیە، قۆناغی دووەم ئەوەیە. ئەوە گواستنەوەی ئازادی. جیم ما نەتیجەت ئینتیلاق الحەڕیە. ئەنجامی بڵاوبوونەوەی ئازادی چییە؟ نەتیجەی دەرچوونی ئازادی چییە؟ دەڵێن یەکەم اختیفا ئەشباح الظەلام، واتە بزربوونی تارمایی تاریکی. زەوال العەبید، نەمانی کۆیلایەتی. وشەی زەوال پێم گوتی لە خەسائیسەکانی ڕۆمانسی خاڵی هەشتم، گوتم لە هەر سێ دەقەکەی بەشی یەکەم تێیدایە. نەمانی کۆیلایەتی، نەمانی ستەمکار. ئاگادار بە وشەی مستەبید دەکرێت بتە ظالیم، دەکرێت بتە تاغی، هەر هەمووی بە مانای ستەمکار دێت. ئەوانە مرادفی یەکترن، ئاگادار بە. چ برێ زەوال المستەبید، زەوال الظالم، زەوال الطغات یەکشتە. کەواتە ئەگەر ئازادی بڵاو بووتەوە، ستەمکاری لە ناو دەچی، کۆیلایەتی لە ناو دەچی، ستەمکاریش لە ناو دەچی. زۆر باش. دین باسی ثەورەی فەڕەنسی دەکەی. شۆڕشی ئازادی یاخود بابێن شۆڕشی فەڕەنسی. شۆڕشی فەڕەنسی هەتا ئێستا پرسیاری لێ نهاتەوە، لێ ئەو ساڵ گرینگە ئێحتیمامی پێ بدە. ئەگەر لە بۆ تاتەوە گوتی شۆڕشی فەڕەنسی، ئەثەورە الفەڕەنسیە ئیندەلعت، کەی هەڵگیرسا؟ دەڵێی 1789 میلادی. ئەوە دووەم جارە ئاماژەی پێ بکەین. لە ڕۆمانسی ئاماژەمان پێکرد لەو بابەتەش. ئەگە گوتی ثەورەی فەڕەنسی ئینتەقەلت، گوازراوە چێن دەرێ؟ دەڵێ مصر و ئەمریکا. ئەگەر گوتی ئەی ثەورەتی نەتائیجها قائیمەتون ئیلا یەومینە، شۆڕشێک هەیە هەتا ئێستا کاریگەریەکەی مابی، وشەی یەومینە بکە نیشانە، دەڵێ شۆڕشی فەڕەنسی. کەواتە چەند ئەگەری هەیە و هاتنەوەی؟ سێ. شۆڕشی فەڕەنسی کەی هەڵگیرسا؟ شۆڕشی فەڕەنسی گوازراوە چێن دەرێ؟ شۆڕشەکە تاوەکو ئێستا کاریگەریەکەی مایە. زۆر باش. دەشکرێت بەو نوعەش بێتەوە، ئەو فکرێش بێتەوە، بڵێ بەڵگەکم بدێ لەسەر نوێ و لەسەر کۆن و نوێ کە لە شۆڕشی ئازادی لە بابەتی نەشیدی حوڕیە ئاماژەی پێکرابی. ئەگەر ئەو های گوت یەکسەر برێت ثەورەی فەڕەنسی ئاماژەی پێکرا کە ئەوە دەکرێتە ئەگەری چارە. چ ڕووداوەکمان هەیە، چ بەڵگەکمان هەیە لەسەر ڕووداوەکی کۆن و نوێ کە لە قەسیدەی نەشیدی حوڕیە ئاماژەی پێکرابی؟ دەڵێ شۆڕشی فەڕەنسی. زۆر باش. ئەو ڕاهێنانەکان بە کۆتا هات، چەند پرسیارەشی بەیەکەوە شیکار دەکەین. پرسیاری یەکەم ئەگەر تەمەشا بکەی دەڵێ من الكلمات التي لها علاقة بحاسة، کامە لە وشانەی خوارەوە هەستە، بەڵام چه هەستێک؟ بەسەڕ، بە چاو دەدیترێ. ئەم گوتم ئی ڕاهێنانەکەی 1970 وەکو خۆی دێتەوە، 120 وشەکانی کە لە بنەوە ئاماژە پێکرا بوو ئەوانە هاتەوە. کەوکەب یانی هەسارە دەدیترێ، شەمز واتە ڕۆژ بە چاو دەدیترێ، ئەڕدیش بە چاو دەدیترێ. کەواتە هەمووی دەبی وشەکانی ناو لاچێشەکەش بخینی. هاتیاتەوە دەلالە یانی عینوان. تبعثين فجرك من روح إلى روح. گوتم بە وشەی فەجرەکەی بیناسەوە. ئەو دەیڕە باسی چی دەکرد؟ گواستنەوەی چ؟ گواستنەوەی زوڵم؟ نەخێر. گواستنەوەی ستەمکاری؟ نەخێر. گواستنەوەی کۆیلایەتی؟ نەخێر، بەڵکو گواستنەوەی ئازادی.
پێم گوتی عینوانەکەی دێتەوە دەڵێ نەتیجة انطلاق الحرية ئەنجامی بڵاوبوونەوەی ئازادی چییە؟ چەند ئەنجاممان هەبوو؟ سێ اختفاء أشباح الظلام بزربوني تارمایی ڕاستە زوال العبيد نەمانی کۆیلایەتی ڕاستە زوال المستبد نەمانی ستەمکار ئەوەش ڕاستە کەواتە كل ما ورد الصحيح دەڵێ إحدى عناصر الطبيعة یەک لە وشە سروشتیەکان لە قەسیدەی نەشیدی حڕیە يرمز رمزە لە بۆ چ ظلم و استعباد و قهر الشعوب واتە چەوستانەوە و ستەمکاری و ستەمکردن لە خەڵکی ئەوە ئینا و ڕەمزەکانە شەش ڕەمزەکەی کە گوتم دەبی لەبەری کەیت ئایا ظلم ڕەمزە لە بۆ بورکانی نەخێر لە بۆ تیشی ڕۆژ نەخێر لە بۆ هەور نەخێر بەڵکو ضەباب و عەواصف کوت زانی مامۆستا لەبەرم کردیە دەبی وشەکان لە بەکەی بابەجیان چکە وەک خۆی دێتەوە ناگۆڕێ ئەها پێم گوتی کۆدی پرسیارەکەی پرسیاری ڕاهێنانی چارەم ڕاهێنانی سێم لقیبە قوتي شبه قلت بوشي شبهي بناسه شبه الشاعر الحرية بالزلزال والبرق قلت من أجناوي آزادي لقى الزلزال وبرقي هاد باسي قويدك نخل قوة نوري بو أو هونية باسي الثوري دك ثورة بركاني بو أوش هونية باسي الثوري دك ثورة بركاني بو أوش هونية بلكو باسي تيدك سرعتها وانتشارها يقول بخيراي بلاو دبيوا كواتا ئاگادار بە ڕاهێنانی سێم لقیبە وەکو کۆد لەبەری کە گوتمان ناوی ئازادی لەگەر زلزال و بەرقی خێراییەکەی ناوی ئازادی لەگە بورکانی توندیەکەیتی ناوی ئازادی لەگە ڕووناچی قووەتەکەیتی کۆتا پرسیار قەسیدەتون فکرەتها الرئیس دەڵێ قەسیدەکمان هەیە فکرە ڕئیسیەکەی سرعة انتقال الثورة الحرية باسي خيرایی گواستنەوەی ئازادی دەکات خيرایی گواستنەوەی ئازادی وشەی سرعة سبابتك من للبطون الجائعات باسي خيرایی هەرناکە قەسیدەی ئەطلال باسي خۆشەویستی دەکات ئازادی هەر تێدانە نەک ئازادی تێدانی عفوان باسي خيرایی ناکە قەسیدەی مەسا ڕاستە وشەی سرعی تێداوە بەڵام گوتم سرعەکە لە بۆ تەشبیهی بەکارهاتیە ئەو باسی فکرەی ڕئیسی دەکات کەواتە نەشیدی حڕیە ئەوەش شیکارکردنی پرسیارەکانی بابەتی نەشیدی حڕیە بۆ هیوایە توانی بیتم شیکاریەکی باش لە بۆ بابەتی نەشیدی حڕیە بکەم تەواوی زانیاریەکانم پێگەیان دەبی ئەگەر کەم و کوڕیشم هەبووی بە گەورەی خۆت ئەممان بورن ئینشاءڵڵا بەردەوام دەبین لە ڕێکۆردکردنی بابەتەکانی منهەجی پۆلی 12 زمانی عەرەبی تاوەکو دەگەینە کۆتاوانە تاوەکو وانەی داهاتوو بە یەکتر شاد دەبینەوە ئێوە سەرفراز و گەش و گەشاوە بن دوعای خێرمان لۆ بکەن لۆی بتوانین خزمەتتان بکەین تاوەکو وانەی داهاتوو بە یەکتر شاد دەبینەوە ئەڵاوە